بەڕێزان دەچینە لای گفتوگۆکانمان شیکاری بۆ دۆخەکە بۆ جەنگەکە دەست پێ دەکەین لەگەڵ میوانەکانمان سەرەتا دەچینە لای کاکسەرتیب جەوەر لە هەولێرەوە ڕاستەخۆ لەگەڵمانە شۆڤەکاری سیاسی چاودێری سیاسی کاکسەرتیب سلااو دەبێم کاتت باش سپاس بە بەشداریکردنت لەگەڵمان لە 12مین ڕۆژی جەنگەکەدا خوێندنەوە چییە بۆ جەنگەکە بەرەو کۆتاییە یان نا ئامانجەکان کە جەنگەکەی بۆ هەڵگیرساوێشتە بەدی نهاتوون یعنی بەپێی تەقدیراتی ڕۆژنامەکانی ئەمریکا بە تایبەتیش کە زانیاریان لە دەوروبەری کۆشتی سپی هەیە پێ دەچێت ئەمریکا ینی لە باردۆخێکی نوێ بیت ئەویشەوەی تەقدیراتی ئەمریکا بۆ گۆڕینی ڕژێمی ئێرانی بۆ گۆڕانکاری لە ئێران یان لە ناوچەکە ڕاستی وەکو خۆی دەرنەچووە و ئەوان پێیان وابوو بە کوشتنی عەلی خامنەیی و ئەو کاربەدەستانەی ئێران و هەندێک موشک باران و بۆمبارانکردن ینی گۆڕانکاری لەو ناوچەیە دروست دەبێت بەڵام ینی تا ئێستا نەتوانراوە ئەمە بکرێت ئەمە یەکەمیانە و لە دوای ئەوەش کە عەلی خامنەی ڕۆی جێگرەوەیان خێرا بۆ دانا و ینی لە ڕووی موئەسساساتیەوە دامەزراوەیەوە تا ئێستا کە ئێران ینی لەرزینێکی ئەوتۆی بەخۆیەوە نەبینیەوە ئەمە یەکەم دووەمی نیشان ینی هەم ئەوروپا و هەم وڵاتانی ناوچەکە تا ئێستا کە نەبوونەتە تەرەف لە شەڕەکە جگە لە ئیسرائیل ئەوروپیەکان دوێنێ بە پێی لێدوان و کۆنگرە ڕۆژنامەوانیەکان و ڕۆژنامەکانی ئەوروپا ینی پێیان خۆشە شەڕەکە ڕابۆستێ و لە ژێر بارگرانێکی زۆردان و ئەوروپا بەهۆی شەڕی ئۆکرایناوە بەهۆی گرتنەوەی غاز لەلایەن گازی سروشتی لەلایەن رووسیا و بارێکی گرانیان بۆ دروست بووە و گرانی ئێستا لە ئەوروپا بە گرانبوونی نەوتیش لە بەهۆی گرتنی گەر و هورمز و ڕاوەستانی نەوتی ئێرانی و عێراقی و سعودی یانەوان هەموو کەم بوونێتەوە کاریگەری لە بازاڕەکانی جیهان دروست کردو و گرانی ئەوروپای گرانتر کردووە ینی باردۆخی ژیان لە ئەوروپا سەختتر دەبێت ئەگەر بێت و بەردەوام بۆیە ئەوروپیەکان بە شەرمنانەوە باس لە پشتیوانی ئەمریکا دەکەن ینی بەدەنجێکی دلێر ئێستا باسی پێویستی ڕاگرتنی شەڕ و دووبارە دەست پێکردنەوە گفتوگۆ دەکەن ئەمە لەوە دەچێت ئەمریکا گەیشت بێتە قەنەعات کە شەڕی ئێران ئەگەر بەش بەم شێوەیە بەردەوام بێ خەرجێکی ئێزگار زۆری لەسەر دەکەوێت بارێکی گران لەسەر ئەمریکا دەکەوێت ڕەنگە بە دوای دەریچەیەکدا بگەڕێن بۆ ڕاگرتنی شەڕ بەڵام ئەو معنایەوە نییە کە ئێران زەرێری بەرناکەوی بەعنای ئەوە نییە کە دۆخی ئێران بەم شێوەی ئێستا هەر بەردەوام دەبێت مەستمەوەی ئەو ڕژێمە بەم شێوەی ئێستا بەردەوام نەخێر بەڕێی خۆم ینی یەکەم ئێران دەست بڕاو دەبێت ینی بێ ئومێد دەبێت لەو هێزانە ینی کە لە دەرەوەی ئێران و درێژکراوەی سیاسەتی ئێرانن بۆ نمونە لە یەمەن لە عێراق لە سووریا لە لوبنان ئەمانە ئێران ینی کارگەریەکانی زۆر کەم دەبێت و دووەمی نیشان زیانێکی ئێزگار گەورە بە ئابووری ئێران کەوتۆ دەکەوێت و لەوانەیە بۆ ماوەیەکی دوور درێژ دەتوانێت وەکو خۆی لێ بکاتەوە ئەوەی کە تەقدیر دەکرێت ئەمریکا ڕەنگە بە دوای نێوانگریەکدا بگەڕێت جارێت لەم خۆناغا بەلایانی کەم شەڕەکە ڕابگرێت و ئیعادەی نەزەر لە چۆنەتی مامەڵەکردن لەگەڵ ئێران بکەنەوە. باشە کاکسەرتیب باشە ینی ئامانجەکان تەنها پەلوپۆکردنی ئێران بوو خۆ لە سەرەتاوە هەندێک دەڵێن ئامانجی ئەمریکا و ئیسرائیل کەمێک جیاوازی هەیە هەرەمەیە وای کردووە جۆرێک لە ڕاوکێ و خەلەقیە بێتەنانن لەلایەن ئۆپۆسیۆنی ئێرانیشەوە ینی ئایا مانجەکە تەنها پەلوپۆکردن بوو؟ ڕەنگە پێشتیش هەر لێرە باسمان کرد بێ ینی ئەمریکا و ئیسرائیل ڕاستە خاڵی هاوبەشیان هەیە لەم پەلامارە بۆ سەر ئێران بەڵام دوو ئەجندای جیاوازیان هەیە ئیسرائیل بە دوای ئاسایشی خۆیدا دەگەڕێت بە دوای ئەودا دەگەڕێ ئێران موشەکی نەمێنێ و مەترسی سەربازی بۆ سەر ئیسرائیل نەمێنێ بۆیە ڕژدە لەسەرەوەی کە لە ئێران بدرێ و ینی لە ناو خۆ بە لە پەلوپۆ بخرێ بۆ ئەمریکا ڕەنگە بەشێک لە ئامانجەکەی ئەو بێ بەڵام استراتیژێتی ئەمریکا بریتە لە لاوازکردنی ئێران و ینی پەلوپۆخستنی لە دەرەوەی ئێران بەتایبەتیش لە یەمەن لە وەکو باسمان کرد لە لوبنان و سووریا و لە عێراق ینی ئەو گروپانێک کە سەر بە ئێران یان ئێران دامیان دەکات نەمێنن یان زۆر لاواز بکرێن و بەشێک لەو داو خواستانەی کە وڵاتانی ناوچەکە هەیەیان بوو ینی لە ڕێی ئەمریکاوە جێبەجێ دەکەن مەبەستم لە ئەجێندای وڵاتانی کەنداوە یان هەر وڵاتیشی دیکە لە ناوچەکە پشتیوانی ئەمریکا دەکە بۆ ئەوەیە کە ئێران لاواز بێ بۆیە
جیاوازی نێوان ئەمریکا و ئیسرائیل لەوەدایە وم پێم وایە ئەمریکا ئەجێندای گۆڕینی نظامی ئێرانی نییە و تا ئێستا بەدیلیشی نییە ینی نە پرۆژەیەکی هەیە پێشکەشی کردبێ و ڕای گەیاندبێ و نە بەدیلیشی هەیە ینی ئەوە پۆزیسیۆنێکی ئەوتۆ لە ئێران نییە بۆی بتوانێت لە دوای نەمانی ئەم ڕژێمە ببێتە جێگرەوە بەڵکو ڕەنگە ئەمریکا زیاتر بدوای ئەودا بگەڕێت کە جەماعەتێکی دیکە هەلەناو ئەم نیزامی ئێستای ئێران بێنە حکومڕانی و بتوانێت مامەڵەیان لەگەڵدا بکات. باشە کاک سەرتیب بەپێی پێدراوەکان ینی هەندێک دەڵێن ترامپ سیاسەتی ئاڵۆزی یانیەوەی سەر لێ دەرنەکردن جێبەجێ دەکا بۆ نمونە پێرێ بەر لە کۆنفرانس ڕۆژنامەوانێکی یان بەر لە قسەکانی کە با بڵێن قسەی کرد بۆ جیهان ینی دەوترا هەندێک لێدوانیشی بڵاو کردبوو پێشوەخت ئەنی کە جەنگەکە دەوەستێ بەڵام بینیمان لەپەر یانی ئاماژەی بە بەردەوامی جەنگەکە کرد و هەندێک قسەی سێر و سەمەرەی کرد. ئایا ئەمە کرێ بڵین سیاسەتە خوێندنەوەمان چۆن بێ بۆی؟ من پێم وانیە ئەمە سیاست بێ بەڵکو جۆرێک لەسەر لێ شێوانە و ترەمپ بۆ خۆی پیاوێکی سەر لە شێوا و بەڕاستی لەوەتەی هاتوتە ینی هاتوتە دەسەڵات بۆ جاری دووەم خراپتر لە جاران دەستی داوەتە دروستکردنی شەڕ و ئاشوب لە کۆی جیهان یانی تەماشاکە گرفتی لەگەڵ ئەوروپا هەیە لەگەڵ ناتۆ هەیە لەگەڵ وڵاتانی ناوچەکە هەیە مەبەستم کەنداویش ینی لەگەڵ ئێران گرژەکانی زۆر زیاتر کرد لەگەڵ چینی هەیە یعنی باردۆخێکی زۆر ناسەقامگیری لە جیهان دروست کردووە تەسیری لە بازار دروست کردووە بەرز و نزمێکی زۆر هەیە لە درا و زێڕ و یعنی سەر لێ شێواوی هەیە من پێم وایە ترامپ هاتووتە چۆتە ناو نەفەقێک و بەشێک لە ئەجێنداکانی ڕەنگە بتوانێت جێبەجێکە بە حکومیەوەیکەوە چەک و جبەغانێکی زۆر گەورەی هەیە ئەمریکا بەڵام بەهۆی سەر لێ شێواوی و بەهۆی ئەو ئامادە کاریانەی کە کراوە لەلایەن ئەمریکاوە دەتوانم بڵێم جێگای خۆ ینی وەک پێویست نەبووە و تەقدیراتی ئەمریکا بۆ شەڕەکە و بۆ ئەو گۆڕانکاریانە لە جێ خۆی دەرنەچوەر وەکو چۆن لە 2023 ئەوان بەتەما بوون شەڕی ینی عێراقیان کرد و سەدامیان ڕوخان پێیان وابوو شەڕەکە درێژە دەچێشی کەچی عێراق سەدام لە ماوەی 20 ڕۆژ کەوت بۆیە تەقدیراتەکەیان ئەم جارەش وەکو خۆی دەرنەچوو و جیهان ئێستا لە ئەمریکا دەترسێ لە ئەمریکانا لە ترەمپ دەترسێ یعنی ئەوانەی کە پێشتر کەمێک دۆستایەتی یان لەگەڵ ئەمریکا هەبوو کشاونەتەوە ئەوانەی دۆستی ئەمریکا بوون بەتابەت لە ئەوروپا زۆر دەترسێن ئەوە فەڕەنسایە ئەو ئەڵمانیایە حتا بریتانیاش لەم شەڕە بە پێی لێدوانەکانیان خۆیان نەکردە تەرەف بۆ چونکە ئەم شەڕە شەڕی ئەجێندای جیهان نییە بەڵکو شەڕی ئەجێندای ترەمپ و ئیدارەکەیەتی ڕەنگە لە ژێر کاریگەری ئیسرائیل و لە ژێر کاریگەری ژمارەیە کۆمپانیا بێ و شێوەی بیرکردنەوەی ترەمپ و ئیدارەکەشی جیاوازە لەوانی پێش و هەندێک چەقاوەسوون ینی من ناو لەناوە چەقاوەسو دڕن بۆ ئەوەیکەوە یعنی بە ئاشکرا باسی وەرگرتنی پارە و سەپاندنی سزا و گۆڕینی ڕژێمەکان دەکات تەماشاکە یعنی بەهێز سەرۆکی ڤەنزوێلایان بردو و حکومەکەیان گۆڕی ئێستا ویستیان بە هەمان منطق بێن ئێران بگۆڕن و بە هەمان منطق بێن ینی ناوچەکە دەستکاری بکە پێیان نەکرا و جیهان کەوتە ترس ینی لە باتی ئەوەی کە هاوکارم بۆ ئەمریکا ترسیان لێ نیشتووە و ترەمپ نەیشاردەوە گوتی دانانی ڕابەری ڕۆحی ئێران دەبێت من دەستم تێدا هەبێ یان دەبێت کەچی وادا من دای بنێم یعنی ئەمریکا سەرۆکی وڵاتان دابنێ تەبان گەلان و وڵاتان لی ترسان نەدەبوو بۆ شێوەیە مەعاملە بکە و ینی ڕوبەڕووی جۆرێک لە بەرەنگاری جیهانی بۆ تۆ ئێستا. باشە کاک سەرتی بەو ڕەفتارانشی کە ئێران دەیکا ئەوە ناسەلمێنێک کە پێشتر بۆ نمونە ئیسرائیل دەیوت مەترسی بۆ سەر ناوچەکە هەیە ئەوە سە بەفعالی ینی جۆرێک لە مەترسی دروست کردو بۆ سەر ناوچەکە یان ئێمە سەلماندنی قسەکانی ئەوان نییە ئەمەش خۆن هەنگاوێک کێڵەی ئێرانیەکان نییە. یعنی پەلاماردانی ئێران لەلایەن ئەمریکا لەو ڕاستیەکەم ناکاتەوە کە ئێران مەترسی بۆ لەسەر ناوچەکە ئێران ینی سیاسەتی هەناردەکردنی شۆڕش دروستکردنی گروپی چەکداری تیرۆریستی لە دەرەوەی ئێران
و دروستکردنی شەڕ و ئاشوب و ئاژاوە چ لە لوبناان چ لە عێراق چ لە سووریا چ لە یەمان ئێمانە بێگومان ترسی لەو منطقەیە دروست کردووە ینی بە درێژایی دەیان ساڵی ڕابردوو ئێران لە دوای یعنی ئەو حکومڕانە نوێیانەی ئێران لە هەفتاونەوە ئەم منطقەیە ترسیان لە ئێران هەیە ترسیان هەیە ئێران بەردەوام گروپی میلیشیایی لە دەرەوەی ئێران دروست کردووە بۆ پەلاماردانی نارەکانی خۆ ئەوان خوددانانیش بەدیار ئێرانەوە بێگومان ئەو ترسەیە وای کردووە وڵاتانی کەندا و پێشوازی لە ئەمریکا بکەن بۆ گۆڕانکاری ئەم ترسەیە وای کردووە کە ئێران پشتیوانی کۆمەلگای نێودەوڵەتی لەدەست بدە ئەگەر بێت و ئەمریکا بێوێ ئێران بگۆڕێ یعنی ئەمە شەرعیەتی داوەتە ئەمریکا بۆ گۆڕانکاری لە ئێران لە هەمان کاتدا ئێران لە ناو خۆی خۆشی ئێستا زۆر حازر نییە بۆ بەرەنگار بنەوەی ئەو شەڕە گەورەیە یعنی شەڕەکە لە بەرژەوەندی ئێران تەواو نابێ بە هەر حاڵ یعنی لەلایەک ئابوووریەکەی دادەتە پێ بە تەکید بەدەیان ساڵ ناتوانێت پڕی بکاتەوە چونکە ئەم شەڕێکی زۆر نابەرابرە ئەو چەک و جبەخانەی لە ئێرە لە دژی ئێران بەکاردێ زۆر کاریگەرە یعنی جگەر لە ناوچوونی هێزە سەربازیەکەی یان زۆر لاواز بوونی لە هەمان کاتدا ینی پرۆژە و سەرچاوە بازرگانیە زۆر گەورەکانی لەدەست دەدات خۆ ئیسرائیل بۆ سەیران موشک ناگرێتە ئێران تیارە نانێرێ بەڵکو بنیەی تەحتی ینی ژێرخانی ئابووری ئێران زۆر زەرر پێ دەکات دووەم بەشێک لە پێکاتەکانی ئێران بە تایبەتی بۆ نمونە ئێمە گەر کورد وەرگرین بەشدار نین لە حکومڕانی لە ئێران بۆیە زەمینەیەک هەیە بۆ ئەوەی کە وڵاتان ویست و خواستی گۆڕانکاریان هەبێت لە ئێران بۆ بەرژەوەندی خۆیان بۆ نمونە ئێرە ئەمریکا ئەم ملەتانە لە بێچارەیی و لە بێدەرەتانی دەست بەم هیوایەوە دەگرن یعنی ڕەنگە ببنە بەشێک لەم ئەجێندایە هەرچەندە زۆرێک لە تەرەدودیان هەر هەیە بە سەبەبەوەی کە متمانیان بە دۆناڵد ترەمپ یان ئیدارەی ئەمریکانیە بەڵام یعنی بەشدار ینی تەهمیشکردن و پەرایوەزکردنی پێکاتەکان چی لێ دەکەوێتەوە بەرەنگاری ئەو پێکاتانێ دەکەێتەوە بەرامبەر ڕژێمی ئێران ئێوە ئەوان دانیشتومە دیار گۆڕانکاریەوە کاتێککە فرسەتێک دێت پێش بێگومان دەست بم فرسەتەوە دەگرن بۆیە ینی ئێمە بە تەماشانەکەین کە ڕاستە ئەمریکا زۆرێک لە دژایەتی هەیە چ لە ناوچەکە و چ لە جیهان بەرامبەر شەڕەکەی بەڵام ئێران بۆ خۆشی زۆر حازر نییە بۆ ئەم شەڕا و پێم وایە ئەگەر لەم خۆناغەدا ئێران گۆڕانکاری تێدا دروست نەبێ بەرەو گۆڕانکاریە و سەرەتایەکی نوێ دەبێت لە ئێران باشە کاک سەرتیب ئێران ینی ئەوەی کە باز لە گۆڕانکارەکان دەکەی بەڵام وا پێدەچێت وەکو دەڵێ باگر و باسن ڕوبەڕووی هەر کەسێک بێتەوە کە بیر تەنانەت لە خۆپشاندانیش بکاتەوە لە نێوخۆی وڵاتەکەی ئایمە دۆخێکی گونجاوە بۆ نمونە ئێستا نەدەبوو ئێران بیر لەوە بکاتەوە ینی جۆرێک لە گفتوگۆ دروست بکە جۆرێک لە ینی ڕێککەوتن دروست بکە لەگەڵ ئۆپۆسیۆندا من پێم وایە ینی ڕوبەڕووبوونەوەی ملەتانی ئێران لەلایەن ڕژێمی ئێران چارەسەر نییە و بەشێک لە ئیسلاحیەکانی ئێرانیش ئەو بڕوایان لا دروست بووە یعنی بەرەنگاربوونەوەی ملەتانی پێکاتەکانی ئێران ئەمە چارەسەر نییە بۆ حکومڕانێکی سەقامگیر لە ئێران پێم وایە دەرفەتێکە ئەم ڕوبەڕوونەوەی ئێستای ئەمریکا لەلایەن ئێرانەوە دەرفەتێکە بۆ بە خودداچوونەوە دەرفەتێکە بۆ ینی هەم گۆڕانکاری لە حکومڕانی لە ئێران ئەگەر ڕژێمەکە دەیە بەردەوام بێ و هەمیش دەرفەتێکە بۆ ئەوەی گفتوگۆ لە نێوان حکومڕانی لە ئێران یان حکومڕانەکانی ئێران و پێکاتەکان دروست بێت لە سەروی هەمیانەوە کورد کە لەم ماوەیە لە میدیەکانی جیهان زۆر باس کراوە دەرفەتێکە بۆ ئەوەی دەرفەت بدرێت بە کورد بەشدار ببێت لە حکومڕانی لە ئێران بەشدار بێت لە حکومڕانی ناوچەکانی خۆی و هەندێک حەق و حقوقێک کە کورد داوای دەکا ینی پێی بدرێت ئەم حیزبە کوردستانیانە کاتێک کە دەستنە ئەمریکا بۆ کۆبوونەوە لەگەڵ ئیدارەی ئەمریکا و لەگەڵ کاربەدەستانی ئەمریکا بۆ ینی ئەوەی ببن بە بەشێک لە ئەجێندای گۆڕانکاری لە ئێران خۆ لە خۆشی خۆیان نییە بەڵکو لە بەرەوەی هیچ چارەسەرێکیان نییە و ئەگەر بێت و حکومڕانانی تاران ڕێگە بە کورد بدەن بەشێک لە مافەکانی خۆی وەربگرێت بێگومان کورد بیر لەوە ناکاتەوە ینی ببێ بەشێک لە ئەجێندایەکی خارجی ئێخۆ لە بێ چارەی کە لە دەرەوەی لە تاراوگە و لە ئاوارەیدا دەژین ئەم هێزە سیاسیانە لە چاوەڕوانی گۆڕانکارین تەبعاً کاتێک کە دەرفەتێک دێتە پێش بە خۆشحاڵیەوە تەماشای دەکەن و دەیانەوێ بگەن بەو مافانەی کە دەمێکە چاوەڕوانین و هەوڵی بۆ دەدان و خەباتیان بۆ کردووە سەقامگیری ئێران بە دابینکردنی مافی پێکاتەکان زۆر باشتر دابین دەبێت باشە کاک سەرتیب گەڕێنەوە بۆ
هەندێک دەڵێن یانی ئامانجەکانی ئەمریکا و ئیسرائیل لە سەرەتاوە کە دەستنیشانیان کردووە ئەو بۆ لە قۆناغی یەکەمدا ڕابەر بکوژن کە ڕابەر دەکوژن دەبێتەوەی ناسەقامگیری باشە نیزامەکە دەکەوێت ئەگەر ئەمە ڕووی نەدا ئەوە لە قۆناغی ئایندەتردا ئۆپۆزیسیۆن دێنە سەر شەقام یان پێکاتەکان هەوڵ دەدەن ئازادی و مافی خۆیان بەدەست بێنن ئەمەش ڕووی نەداوە تا ئێستا هەنگاوی سێهەم چی دەبێت چ کارتێکی دیکەیان بەدەستەوەیە بۆ کەوتنی نیزامەکە ئایا پێ دوای کارتێکی دیکەیان بەدەستەوە نەماوە کە جگەل لە زۆر لاوازکردنی و دوجار گفتوگۆکردن لەگەڵیدا ینی دەتوانین بڵێم لەم زانیاری هەمومان متفقین لەسەری یان میدیاکان بەم شێوەیە باسی دەکەن شیکاریەکە بەم شێوەیە ئەمریکا نە پرۆژەی ڕوخاندنی یان گۆڕینی ڕژێمی ئێرانی هەیە ئێستا هیچ پرۆژێکی نییە و نە هیچ پرۆژەی بۆ گەلانی ئێرانی هەیە یعنی ئەوەی هەیە کە ئەوان ئەجندایەکی تایبەتی ئابووری و سیاسی خۆیان هەیە جیۆسیاسی خۆیان هەیە و دایانەوە بیهێنەدی و دایانەوە کۆمەڵێک هێز و لایەنی پێدا بەشداری پێ بکەن بەڵام بەرچاو ڕوون نین ئەو هێزانە ئەگەر بێت و گۆڕانکاریەک لە ناوچەکە بێت چیان دەست دەکەوێت بۆ نمونە کورد یعنی ئەمریکا و ترامپ ئیدعای ئەو دەکەن کە نظامی ئێرانی پێویستە بگۆڕێ بەڵام هیچیان پێ نییە بۆ ئەو هێزە سیاسیانە هێزە سیاسەکانیش بەرچاو ڕوون نین کە لە داهاتوودا چی ڕوودەدات پێم وایە لە قۆناغی یەکەم ئەم ئێران لە ڕووی هێزی سەربازیەوە تایبەت لە سەرزەوی زۆر لاواز دەوێت بۆ چونکە شەڕێکی نابەرابەرە و دوام لە ڕووی ئابووریەوە بارودۆخی زۆر خراپتر دەبێت و ئەم خراپبوونەی باری ئابووری دەبێتە سەرەتایەک بۆ لاوازبوونی ڕژێمەکە و ئەگەر بێت و دەسەڵاتدارانی ئێران حکومڕانانی ئێران دەرگا نەکەنە بۆ ئەوی لەگەڵ گەلانی ئێران ئاشت ببنەوە یان گفتوگۆ دەست پێ بکەن لەگەڵ پێکهاتە سەرەکیەکانی ناوخۆ بەتایبەتیش بۆ منە کورد و بەلووز و حتا عەرەب و ئازەر و ئەوانە خۆ لەم بارودۆخی ئێستا کە شەڕ بەردەوامە خۆ تەنها کورد چاوی لەوە نییە کە بەشێک لە مافەکانی بەدەست بێنێ بۆ ئەوە ئازربێجان خۆی حازر کردووە تورکیا خۆی حازر کردووە ڕەنگە وڵاتانی عەرەبی بۆ خۆزستان خۆیان حازر کردوێ پاکستان گرفتی لەگەڵ بلوزەکان هەیە یعنی ئەمانە هەمووی گرفتن ناوخۆی ئێرانە وەکو نێچیرێک تەماشای گۆڕانکاری لە ئێران دەکەم بەڵام من پێم وایە بەم زوانە هەم ئێران گۆڕانکاری بەسەردایە هەمیش ئێران وەکو دەوڵەت موسەساتی هەیە و مێژووی هەیە و دامزراوەکانی سەقامگیرترن بەراورد بە وڵاتانی ناوچەکە ئاسان نییە دابەشبوونی ئێران و دابەشبوونەکەشی لێکەوتەی زۆر خراپی دەبێت بۆ هەموو وڵاتانی ناوچەکە باشە کەواتە ئەکرێ ئێستا بڵێن جەنگەکە بەرەو کۆتاییە دەکرێت بڵین ینی هەردوو لە خوێندنەوەیان ئێستا بۆ یەکتر هەیە بۆ توانای یەکتر هەیە هەم ئێران لە ڕوبەڕووبوونەوەی ئەمریکا ئێستا خوێندنەوەیشی دیکە هەیە و لە شەڕەکە تێگەیشتووە هەم ئەمریکاش سەبارەت بڕوخانی ئێران لە بارودۆخەکە تێگەیشتووە و لە بۆچوون و تێگەیشتنی وڵاتانی ناوچەکە و ئەوروپاش تێگەیشتووە ئەرزیەتێک دروست بووە زمینەیەک دروست بوو بۆ ئەوی هەردوو لە بیر لە ڕاگررتنی شەڕ بکەنەوە و میلەتانی ناو ئێرانیش لە بارودۆخەکە تێگەیشتن بەڕاستی یعنی بۆ نمونێ ئێستاگەر دایمەن ئێمە نمونەی کورد وەردەگرین بۆ چونکە لە هەمووان لە ئێمە نزیکترن بۆ کوردیش ینی پرسی گۆڕانکاری لە ئێران پرسێکی ئالۆزە یعنی ڕاستە کوردبی لە ینی بەدەستێنانی مافەکانی خۆی دەکاتەوە لە هەمان کاتدا ترسی هەیە ئەم گۆڕانکاری بێتە سەبەب و هۆکاری ئەوەی کە تورکەکان تەدەخل بکەن و تورکیا زۆر مەترسیدارە بۆ گۆڕانکاری لە ناو خۆی ئێران بۆیە بۆ کورد چوونە ناو پرۆژەیەک بەبێ بەرچاوڕوونی ڕەنگە کەمەک زەحمەت بێ و ینی کورد پێویستی بە بەرچاوڕوونی زیاتر هەیە و پێم وایە کورد ڕەنگە ئەگەر ئێستا ئێران حازر نەبێ بۆ گفتوگۆ لەگەڵ کورد و ئێستا گۆڕانکاری لە ئێران دروست نەبێ من پێم وایە کورد خۆی حازر دەکە بۆ قۆناغی داهاتوو و ینی خۆ حازرکردن بۆ ئەگەری گۆڕانکاریە کە مسۆگەرتر بێ لە ئێستا و کەمتر مەترسی هەبێ بۆ سەر چارەنووسی کورد لە ئێران ئەو گۆڕانکاریە چییە کاک سەرتیب ینی بۆ نمونە ئەگەر جەنگەکە بەرەو کۆتایی بێ لانی کەم جۆرێک لە ڕێککەوتنە بێ ئاگربەست هەبێ نایبنین ئاگربەست کورد ئایندەی چی دەبێ ئایا هەروەکو ئێستا ینی هەر بەم شێوازە ئێستا دەمێنێتەوە تەناوەی کە حکوومەت ڕەنگە ستایشیان کە دەستخۆشی بکە کە کەس نەجوڵاوە و کەس با بڵین نەبۆتەوە کاری
شێویەک لە نێو خۆدا؟ دەزانی هەم وەستانی شەڕ هەمیش ئینکاریکردنی حەقی کورد لە ئێران لەو حەقەتە ناگۆڕێت کە کورد پێویستی بەوە هەیە کە مافەکانی بدرێت و من پێم وایە وەکو عێراق ئەگەر بێت و لەم قۆناغی ئێستا گۆڕانکاری نەکرێ و ئێرانیەکانیش ینی حکومڕانانی ئێران بە خۆدا نەچنەوە و بیر لە چارەسەرێکی ناوخۆی نەکەنەوە بۆ سەقامگیری دەسەڵات و سەقامگیری دەوڵەت ئەوە بە دڵنیایی وەکو عێراق قۆناغی یەکەم بریتی دەبێتەوەی کە ئێران لاواز دەبێت و بە تایبەتیش لە ڕووی ئابووریەوە زۆر باردۆ خراپ دەبێت خۆ پێشی دەستپێکردنی شەڕ نرخی تومەن لە بازاڕەکانی ئێران چەند دابەزی و ئەو دراوی ئێرانی ڕوبەڕووی تەنگژی زۆر گەورە بۆتەوە و ئێران لە قەیرانێکی ئابووری حەقیقیدایە ینی بەڕاستی لە تەنگژی ئابووریدایە و ئەگەر بێت و ئیسرائیل و ئەمریکا لە شادەماری ئابووری ئێران بدەن کە نەوتە ینی باردۆخی ئێران زۆر خراپتر دەبێت و ئەمە سەرەتایەک دەبێت بۆ گۆڕانکاری و بۆ ینی بەرزبوونەوەی دەنجی ناوخۆ بۆ گۆڕانکاری قۆناغی داهاتوو ینی ئێمە ئەگەر بێت و ئێران بیرەوە نەکات و چارەسەریانی لەگەڵ ملەتانی ئێران ڕێگایکی نوێ بگرێتە بەر بۆ ئەوەی مافیان دابی بکە بۆی بەشدار بن لە بڕیاری سیاسی و بەشدار بن لە حکومڕانی ناوچەکانی خۆیان بە دڵنیاییەوە قۆناغی دوای ئەوە قۆناغی گۆڕانکاری دەبێت گۆڕانکاریەک ڕەنگە لە ناوخۆ دەست پێ بک بەبێتە دەخولی یەقلیمی بەبێتە دەخولی نێودەوڵەتی یعنی گۆڕانکاری لە نظامی ئێرانی لە ڕژێمی ئێرانی بە ساروخ و بە تیارە پێم وایە زەحمەتە گەلی ئێران ڕەنگە وڵات بە تایبەت فارسەکەیان موسساتەکەیان دەمێکە ینی هەیە و ڕەنگە جیاواز لە وڵاتانی ناوچەکە بڕوانە دامەزراوەکانی خۆیان ملەتێکی هۆشیارن لە ڕاستیدا بەڵام کاتێک کە باری ئابووری خراپ دەبێت کاتێک کە مافی گەلان زیاتر پەرامۆش دەکرێت زیاتر کورد بەراوز دەخرێت بلوج و ئازەر و خوزستان و ینی عەرەب بە دڵنیاییەوە لە ناوخۆ دەنگ زیاتر بەرز دەبێتەوە دەنجی داواکردنی ژیانێکی باشتر لە ڕووی ئابووریەوە حکومڕانێکی باشتر و داواکردنی خۆبەڕێوبەری ملەتانی ناوچەکە ئەگەر حکمی زاتیش بێت ئەگەر لا مەرکەزیەتێکیش بێت قۆناغی داهاتوو ینی بەدڵنیاییەوە قۆناغێک دەبێت گۆڕانکاریکە لە ناوخۆڕە دەنگەکەی بەرز دەبێتەوە نەک لە دەرەوە لە ڕێی گۆڕانکاری سەربازیەوە. سپاس دەکەم بەڕێز کاک سەرتیب جەوەر شرۆڤەکاری سیاسی چاودێری سیاسی سپاس کە لەگەڵمان بووی لە هەولێرەوە سپاس بۆ سنەڕۆی بۆچوونەکانت خۆش